طبعا تەختە پێم خۆشە ببێ بە قەزا لەبەر ئەوەی ناوچەیەکی گەشتیاریە، ناوچەیەکی ئابووریە، ناوچەیەکی کشتتوکاڵیە بە هەموو سامانێکەوە، سامانی زراعی، سامانی ماسی، سامانی ئاژەڵداری لە هەموو شوێنێک گونجاوترە. هیچ کەمتر نییە لە شوێنانێکەوە دەیانکەن بە قەزا. ئێرە مستحقدرە لەبەرەوەی چەقی کوردستانیشە لە ناوەڕاستی کوردستاندایە، هەم چوار پارچەی کوردستانە بەرێ بە تەکید غەری لێ دەکرێ، حتا تەنیشتەکانی خۆ غەرمان لێ دەکەن. ئەوڵە زۆر پێم خۆشە بکرێ بە قەزا لەبەر هەموو یعنی شتەکان بۆ خەڵکەکەی بەردەست بکرێتن، زیاتر پەرەی پێ بدەن لە هەموو ڕوویەکەوە. پێی خۆشحاڵم کە بکرێ بە ناحیە بە قەزا، نەک ئەو هەبمێنێتەوە 100 ساڵ ناحەیە شوێن هەیە 20 ساڵ نییە بۆ بە ناحێ و ئێستا کراوە بە قەزا، هە لەبەر بە ساحێبیە ئێرە بێ ساحێبە. بەتاکید تەختەق قەزای ناحەیەکی زۆر کۆنە لە سنوورەکە و حەقی خۆشمانە بکرێ بە قەزا لەبەرەوەی چەندین جێکرا بە قەزا کە نە بە قەت تەختەق گەورەیە نە جوغرافیا وەکو تەختەق شیاوە بۆ بە قەزا بوون. تەختەق خاوەنی کۆمەڵێک ئەوەی تایبەتە، یەکیان زەی بچووکی بەناو تێپەڕ دەبێت و هەمیان خاوەنی چێلگەی نەوتیە، ئەگەرچی ئێمە ئیسفادە لە نەوتەکەش ناکەین، بەڵام پێمان باشە سەرکردەکان ئاورێک لە تەختەق بدەنەوە بیکەن بە قەزا لەبەرەوەی کە بە قەزابوونی تەختەق سوود بەخش دەوێت بۆ هەموو سنوورەکە. 103 ساڵەی یادی دروستبوونی تەختەق پیرۆزە لە هەموو خەڵکی تەختەق و دەوروبەری. بەڕاستی ئێمە وەک خەڵکی تەختەق و دانیشتوانی ئەم سنوورە و خۆمان بەڕاستی بە مەخدوورە زانین لە ڕووی ئیداریەوە ئەم شارە 103 ساڵ تەمەنیە تاکو ئێستا نەکراوە بە قەزا. لە کاتێک ئەمە کاتی خۆی کەمپینێکە بوو، هەموو ڕێکارە یاسایەکان و بنەما یاسایەکانی تەواو بوو بۆ بە قەزابوونوانە، لە هەر لە ئەنجومەنی و هەر لە وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی پارێزگای هەولێر و هەتا ئەنجومەنی پارێزگای هەولێر کۆبوونەوەشان کرد و هاتن تەختەق هەموو فراکسیۆنەکان لە ئاستی پەرلەمانوانە هەموو حیزبەکان هاتن سەردانی تەختەق ئەو مژدانەیاندا ئێمە هەموو شتەکەی تاودەوە. بەڵام بەداخۆ ئێستا سەیرەکەین تەختەق لە بینی ئیدارەی زەرد و سەوز بەڕاستی پەراوێز کراوە، یعنی خەڵکەکە بۆتە قوربانی، بۆتینە قوربانی، هەز دەکەین بۆتینە قوربانی لە بینی ئەم دوو ئیدارەیە لە هەردوو لاوە پەراوێز کراوە. لە کاتێکە ئێمە هەموو ئەو مەرجانەی کە بوون بە قەزا هەبێ پێویستە لەم هەیە تیای هەیە بۆی بێ بە قەزا. ئێمە دنیای بەڵگە و دیکۆمێتمانەیە، کەمپینێک لە ئاستی کەسایەتی حزب سیاسیەکان و هەموو هەیە، یعنی ڕێکاری یاسایی خۆی گرتوۆتەوە بەر. هیوادارم پێداچوونەوەی پیا بکەن خەڵکی تەختە خۆشی بە کۆدەنگێک دروستکە بۆ ئەوەی ئەمە حەقێک نییە بدرێ بەڕاستی ئەمە حەقەکە لێمان سەندراوەتەوە لە ڕاستیە. تەختەق چەند ناحێکی لێبۆتەوە، دێگەڵی لێبۆتەوە، ناحی سێگرەکانی لێبۆتەوە، ناحی ئاشتی لێبۆتەوە، سێ ناحیە گوند بووە لەسەر تەختەق بەڕاستی ئێستا بۆ ئێستا حەوزی قەرەنا و قەڵاتەوانش هەموو شتەکانیان بەڕاستی زۆربەی ئیشەکانیان لەسەر تەختەقە، یعنی کۆنێکتێکی بەردەوام هەیە لەگەڵ ئەو بەرە، بۆیە سنوورێکی فراوان و ئەوەیکی زۆری هەیە، پەیمانگای تایە، کۆمەڵی ئەوەی تایە. ئێمە ناڵم هەز دەکەین ئێمە ئەمە شتە بە سیاسی دەزانین بەڕاستی، ئەمە غەدرێکە نە زۆنی سەوز و ئەوەی پێدەڵێن زۆنی سەوز و نولی خۆیان بە خاوەنێ دەزانن، نە زۆنی زەریش خۆی بە خاوەن ئێرەزانێ. بەڕاستی من وەختی خۆی بە کاکەریم سنجاری بوو وەزیری ناوخۆ بوو، گوتم هیوادارم بۆ یەک جاریش بێ وەزیری ناوخۆ بن و واژوێ بکەن، یعنی عەقڵیەتی دوو ئیدارەی تێپەڕێنن، ئەم حەق و مستەحقاتانە بگەڕێنەوە بۆ خەڵکی تەختەق. ئەمە خێر نییە پێمان دەکرێت بەڕاستی. ئەمە شوێنێکی گەشتیاریە بۆ حکوومەتی هەرێم گرنگە بەڕاستی تەختەق چەقی هەرێمی کوردستانە کەوتۆتە ناوەڕاستی هەر چەند پارێزگایەکەوە، ناوەڕاستی پارێزگای هەولێر و سلێمانی و کەرکووک، بۆیە شوێنێکی گەشتیاری زۆر گرنگە. یعنی تەختەق شایستەی و شایەنی ئەوەیە زیاتر بەرەو پێشەوە برێوانە لە ڕووی سەروەتی مرۆیی و سەروەتێکی مرۆیی زۆریە، لە ڕووی سامانی ئاژەڵداری و ماسیوانەوە، ینی زۆر دەوڵەمەندە بە زۆر شت. بۆیە دەکرێت پارێزگا گۆڕینی بۆ یەکەی قەزا ببێتە هاندەرێک بۆ ئەم شارە لە کۆمەڵی ڕووە بەرەو پێش بڕێەوە. بەڕاست بە تەئکید لەو بڕیارانەی کە دراوە من وەک پێم گوتی تەختەق مستاقترە لە بەشێک لەو شارانەی کە ئەوانە شەقی خۆیانە، ئەوانش کە شارەکەیان لە ڕووی ئیداریەوە بەرەو پێش بچێ، بەڵام تەختەق لەوان کۆنترە، لەوان گرنگترە، لەوان گەورەترە، لەوان زەرورترە. بۆیە بەڕای من دەبواە لە پێش هەموو ئەو شارانە تەختەق بکرێت بە قەزا و ئەلێرشەوە داوام بۆ داواکاریشمان
پێشکەشی ئەنجومەنی محافظە کردو ئێمە و برادرانی نوێنەری تەقتەق و کۆیە لە ئەنجومەنی محافظە داوای ئەو مافەشیان کردووە بەڵام بە پێی دەنگدان بەشێک لە لیستەکان کە دەنجیان پێ نەداوە بکێتە قەزا بۆیە لێرە داوا لە هەموو ئەندامانی ئەنجومەنی محافظە دەکەین هەوڵدەن ئەو مافەی تەقتەق بەدی بێنن.